6 ساڵە بتر ینی خۆڵ قەضیە شنگالی و جنوسایدا شنگالی و چت بژنیم و بێژن ئاریشن ناوە کەمپادە هەردیسان گلۆ گازندێن خەلکی مە تایبەت نەخاسمە هێزدیان خۆتکەتە خوددان و هەمی جهتێن خوا فهمی محاولە خۆت کرد ینی دەنگی ڕاستیە بێت و بتر گازنێن خەلکی بگەینتە جهتین پەیوەندیدار ڕاستی ئەسیەک شوانە زت بینم شارع مای ئەم بیژن gelek mutaba'a qanatê 24 gelek tişt wextê me gihan bine qanatê 24 hema bûye rîsalek gihaya wan cihêd êd peywendî dar hem çi ser qediya êzidî bê çi ser awareya xelkê me bê û karîwanê nêv kempa de daxwaziyê wanê nêv kempa de ka çawa zêdetir xedemat şwan re bênekirin hem bûye rîsalek gihaya hikûmeta Kurdistan jî û gihaya hikûmeta Bexda jî. Pîrozbeyeka germ stafê Kurdistan 24 kim helkefta بۆرینە 6 ساڵە سەر دامەزراندنە وی کەنالێ پرۆفیشنال و بڕاستی وەکو کەنالێکی ڕاگەهاندنەی پرۆفیشنال مرۆڤ شانازیە پیتبەک و خۆل هەموو مەسائلت چارەنووساز چێت گرێدای کوردستانی بە چێت گرێدای بە عێراقی ڤەتکا خۆدان و بگرا دۆزا ملەتێ کورد هەموو هەر چار پاچێت کوردستانی و بگرا کوردت مەهجەرژی کریە دۆزاخوا و دەنگێوان دگەهینێت.